چینل 469 صدا جدنگ امریکا لواشنطن هم بخیر هاتن في برنامه زندية بش كردي إيرو دوشم بين جلاويجا 2726 كردي كودكه 27 تیر ماه 2026 آزاینه اسیروان خودشو ملگل هفکارا خواه بفراونوری دویدم جمیره ده مجار و آگاهین هری داویج امریکا کردستان و هرمی بوا پیشکش دکن منیش بخیر هاتن تان دکم بینرانی عزیز لم کاتجمیره دا لگل تانین لگل نویترین روداوکانی وکاوکار موتی امریکا و کردستان و ناوشکا سەرۆک ترامپ دەڵێت لەگەڵ کۆماری ئیسلامی لە دانوستانێکی زۆر ڕشت و جددیدایە. سەرۆک وەزیر ئیسرائیل بنیامین نتنیاهو سەردانە واشنطن دکە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە سێدارەدانی خۆپیشاندەرانی لە ئێران سەرکۆنە کرد. لا لحكومة أمريكا لكم أوباري كدسي بس الداقتي إيران قربانيين إيريشن إيران لهرما كردستان داخوازا قربو كريني دكن آسمان ایران بو شفا دوم لپی هف آرام بو هیزن امریکی شفا بوریت ایریش پیک نه آنین و سخویاده که کو ایش فجیدت ایریش لسر ایران پیک نین وکو بشک جپلانا سروک امریکی دونالد ترامپ یا کو دبیجه ده او دمه ده دیپلماسیه جبو بیتر آگاهداری لسر پیشکتن و پلان کوشکاسپی هم ده چند جم پیامنیر دنگ امریکا یک کوشکاسپی هیوا سلام هیوا آگاهیین هری داوی لسر پلانا سروک ترامپ جبو دوسیا ایران چنه سیروان وەکو باست کرد لە دووشەوی ڕابردوودا هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ڕاوەستاون ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە ڕۆژنامەوانانی ڕاگەیان کە ئەم وەستانە کاتیە پێدانی دەرفەتێکە بۆ ئێران لەسەر داوای ئێرانیەکان داوایان کردووە کە گفتوگۆ بکەن و ڕازی بن بە مەرجەکان. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەرفەتێکی بە ئێرانیەکان داوا بۆ ئەوەی بە مەرجەکان ڕازی بن بێنەوە سەر مێزی گفتوگۆ. بەڵام هەروەها ئاگاداریدا کە ئێرانیەکان بە زوویی سوود لەو دەرفەتە وەربگرن. ئەگەرنا وەڵامی ئەمریکا بۆ ئێران زۆر بەهێزتر دەبێت لەو هێرشانەی پێشتر و بە هێزتر لە جاران هێرش دەکاتەوە سەر ئێران. هاوکار لەگەڵ ئەم بارودۆخە و وەستانی جەنگ لەگەڵ ئێران و وەستانی ئۆپەراسیۆنەکان واشنتۆن خۆی ئامادە دەکات بۆ پێشوازی لە سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ کە ئەمڕۆ لە ئیسرائیل لە فڕۆکەخانەیەکی سەربازی ئیسرائیلەوە بەڕێکەوتووە بەرەو واشنتنی پایتەخت. لەو بارەیەوە من راپۆرتێکم بۆ ئامادەکردوون فەرمون با بەیەکەوە سەیری بکەین. مایک واڵز باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ ماوەیەکی کاتی هێرشەکانی بۆ سەر ئێران ڕاگرتووە ئەمەش لە پێناو ئەوەی کاتێکی زیاتر بە کاری دیپلۆماسی بدرێت. ڕژێمی ئێران لە دەوروبەریدا بڕێنراوە لە ڕووی ئابووری و سەربازیەوە تێکشکێنراوە. هەروەکو لەو ڤیددیۆیەدا نیشانتاندا بەدەست کێشە ناخۆیەکانەوە دەناڵێنن. هەڵاوسانی ئابووریان گەیشتۆتە لووتکە و دراوەکەیان هیچ بەهایەکی ئۆتۆی نەماوە و دراوی بیانیشیان نەماوە. بەم زوانە حکوومەتی ئێرانی تر ناتوانێت پارەی کارمەندان و سەربازەکانی بدات. وەستانی هێرشەکانی سەر ئێران و پێدانی دەرفەت بۆ ئەوەی ئێرانیەکان بە ئاشتیانە بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بن لەلایەن دۆناڵد ترامپەوە لە کاتێکدایە کە ئێستا سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڕێگاوەیە بەرەو ئەمریکا و بڕیارە سبەی لەگەڵ سەرۆکی ئەمریکا کۆ ببێتەوە. و ئێستا بۆ بینینی هاوڕەکەم سەرۆک دۆناڵد ترامپ
بۆ واشنگتن بەڕێدەکەوم. ئەمە جاری هەشتمە کۆ دەبینەوە لە ماوەی سەرۆکایەتی خۆلی دووەمی سەرۆکی ئەمریکادا و ئەمە زۆرترین کۆبوونەوەیە لە نێوان سەرۆک و وڵاتانی دیکە. ئەمە بۆ من مای شانازیە و لە ئەمان کاتدا بەرپرسیارەتیە. وەکو سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێم کە پێویستە بەیەکەوە و بەژیری کار بکەین. سەرەکی ترین بابەتی کۆبوونەوەکەمان ئێران دەبێت. بەڵێ بێدەنگیەک لە واشنگتنی پایتەخت هەیە. هەر ئەمڕۆ سەرەتا هەفتە دۆناڵد ترامپ گەشتی کرد بۆ ویلایەتی میشیگان لەوێ بەشداری لە پێشبڕکەی سیارە دەکات. هەروەها پردێکی زۆر گرنگ لە نێوان پردێکی نێودەوڵەتی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا لە ویلایەتی میشیگان ئەمڕۆ دەکرێتەوە. تا ئێستا دیارنی ئاخۆ دۆناڵد ترامپ بەشداری لەکردنەوەی ئەو پردەدا دەکات یاخودنا، بەڵام ئێستا لە ویلایەتی میشیگانە و چاوەڕێ دەکرێت سبەی لەگەڵ گەیشتنی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بۆ واشنگتنی پایتەخت بابەتەکان لێرە زۆر گەرم و گورتر بن. بەڵێ هیوا سەلام پامنێرمان لە کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت هیوا. بەرپرسێکی باڵای وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە سێدارەدانی هاووڵاتیانی ئێرانی لەلایەن حکوومەتی وڵاتەوە سەرکۆنە کرد و داوای ئازادکردنی زندانیانی سیاسیش دەکات. سۆران خاتری پەیامنێرمان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ مانای سۆران وردەکاری زیاتری ئەو ڕاگەیەندراوەی بەرپرسی وەزارەتی دەرەوە کرێ باسمان بۆ بکەی زانیاری زۆرتر چی هەیە؟ بەڵێ بەفرا و ڕایلی بارنس کە دەبێتە یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری دیموکراسی مافەکانی مرۆڤ و هەروەها کار بەیاننامێک یا پۆستێکی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس بڵاو کردەوە و لە ئەو پۆستەدا لە سێدارەدانی هاوڵاتیانی ئێرانی لەیان حکوومەتی ئێرانەوە ئیدانە کرد. ئەو لەو بەیاننامەدا یا لەو پۆستەدا نووسیویە کە ئێمە لە سێدارەدانی هاوڵاتیانی ئێرانی ئیدانە دەکەین ئەو گەنجە ئازا و بوێرانە کە توانیان بوێرانە دەنگی خۆیان هەڵبڕن. ڕایلی بارنس هەروەها داوای کردووە کە حکوومەتی ئێران هەموو زیندانیەکانی سیاسی ئازاد بکاوە، هەروەها سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەو کەسانەی کە دەست بەسەر کراون و بە وتەی ئەو تەنها مافەکانی بە شێوەیەکی ئاشیانە مافەکانی مرۆڤ و ئەو مافە بنەڕەتیە کە هەیان بووە بەکاری هێناوە حکوومەتی ئێران داوای کردووە کە لە سێدارەکان ڕابگرێ. هەروەها جەختی لەوە کردووە کە جیهان چاودێری ئەو ڕەوشە دەکات. ئەم منە لە کاتێکدایە کە خودی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ و هەروەها سەرۆک ترامپ لە چەند مانگی ڕابردووە تا ئێستا چەند جار باسییان لە کۆمەڵکوژی خەڵکی ئێران لەلایەن حکوومەتی ئێران کردووە، باسییان لە کوشتنی بە کۆمەڵی خۆپێشاندەران و هەروەها ئەو حکمی لە سێدارەدانە بەسەر زیندانیانی سیاسیدا کردووە. بۆ نمونە سەرۆک ترامپ ڕۆژی سێشەمبە چەند پۆستی لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی یانێ تروسۆشال دووبارە بڵاو کردەوە. یەک لەو پۆستانە لەسەر گەنجێکی تەمەن 23 ساڵ بوو بە ناو گۆڵ محەممەدی کە ڕۆژی سێشەمبە لە سێدارەدرا. سەرۆک ترامپ لەسەر ئەو پۆستە نووسویەتی نوێترین حاڵت لە 52,000 خۆپیشاندەری بێتاوان و دوای ئەوە حکوومەتی ئێران و دەسەڵاتدارانی حکوومەتی ئێران بە دڕاندنەوە بردووە. سەرۆک ترامپ تا ئێستا چەند جار وتوویە لە خۆپیشاندانەکانی سەرەتای ئەم ساڵدا حکوومەتی ئێران 52,000 خۆپیشاندەری کوشتووە. هەروەها بە پێ ئەو ئامارانەی کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەڵاویان کردوتەوە لە چەند ڕۆژی لە تەنیا لە 11 جۆزەردان تا 9 پوشبەر کۆماری ئیسلامی 109 کەسی لە سێدارە دراوە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو دەڵێ لە شەشمانگی ڕابردوو لە شەشمانگی یەکەمی ساڵی 2026دا لانیکەم 375 کەس لە زیندانەکانی ئێران لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە سێدارە دراون. هەروەها لێبوردنی نەودەوڵەتی ئاماری ساڵی 2025 بەڵاو کردەوە. ساڵی پار چەند مانگ پێش دەڵێ لە ساڵی 2025دا لانیکەم 2159 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەمە لە کاتێکدایە لە دوای ئۆپراسیۆنی سەربازی ئەمریکا و ئیسرائیل دژی حکوومەتی ئێران ئاماری لە سێدارەدان یا سەپاندنی حکومی لە سێدارەدان بەسەر زیندانیانە بە تایبەت زیندانیانی سیاسی و خۆپیشاندەرانە زیادی کردووە. حکوومەتی ئێران بانگەشەی ئەوە دەکات کە ئەو کەسانە سزای لە سێدارەدانی سەپاندووە بەسەریاندا پەیوەندیان لەگەڵ وڵاتانی
وڵاتانی دەرەوە هەبووە یا ئەو جۆرێکە خودی حکوومەت بانگەشەکە سیخۆری وڵاتانی دەرەوە بوون ئەمە لە کاتێکدایە کە چالاکوانانی مافی مرۆڤ و ڕێکخراوانی مافی مرۆڤ دەڵن کە ئەو کەسانە ئەو زیندانیانەوە دەست بەسەرکراوە سیاسیانە یا ئەو خۆپیشاندەرانە لە ژێر ئەشکەنجە دانیان بۆ داناوە کە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەبوو یا بە گوتەی حکوومەتی ئێران سیخۆر بوون و ئەو بە دانپێدانانی زۆرە ملێنەوە دەبن. بەێ سۆران خاتری پامنێرێمە لە وەزارەتە دەربەگەل لەکسپاس بۆ vê راپۆرتێ. بەێ تێ چاوەڕێکردن و سیناتۆیا کۆنگرسا ئەمریکی ئیرۆ دوشەمێ دەست بە دەنگدانا لەسەر بەربژاریە سەرۆکێ ئەمریکا دانالد ترامپ ئاژ بۆ ڕێڤەبەری ئاژانس ئەستخباراتان نەتەوەیی جێ کلیتن بکە دەدەمێکێدا و واشنگتن خۆش بۆ خاترخواستنا داوی یا سیناتۆری کۆچکری لنزی گرام ئامادە دکە. مەریوان حەمە پامنێری دەنگی ئەمریکا یە کۆنگرسێ نها بمەڕەیە مەریوان ئەم ژ نامزەدکردنا جێ کلیتن بەربژاری سەرۆک ترامپ بۆ پۆستا ڕێڤەبەری ئاژانس ئەستخباراتان نەتەوەیی دەست پێ بکەین گەلۆکیە کلیتن گرینگیا vê postê çi ye û gelo tê çaverêkirin yan tê çaverêkirin ku ev berbijارkirina wî dengên têrê dike bistîne. بەڵێ جێ کلنتن کاندیدی سەرۆک ترامپە بۆ پۆستی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری نیشتیمانی ئێستا و یەکێکە لە پارێزەران لە دادگای مقاتعی باشووری نیویۆرک کە یەکێکە لە بەناوبانگترین دادگاکان و پێشتر سەرۆکی دەستگای دەستەی درا و بۆرسەی دارایی ئەمریکا بوو. گرنگی ئەم پۆستە نوێی لەوەیە کە وەک بەڕێوەبەری دەستگای هەواڵگری نیشتیمانی ئەگەر پەسەند بکرێت سەرپەرشتی هەماهەنگی هەژدە دەستگای هەواڵگری و ئاسایشی ئەمریکا دەکات و هەروەها ئەو بەرپرسیار دەبێت لە هەڵسەنگاندنی زانیاری و ڕاوێژدان بە سەرۆک کۆمار لەبارەی هەر هەڕەشە و مەترسیەکانی لەبارەی هەڕەشە و مەترسیەکانی سەراسایشی نەتەوەیی لەبارەی چانسی پەسەندکردنی پارتی کۆماری لە ئەنجومەنی سینادا زۆرینەن و ئەنجومەنەکە کۆنتترۆل دەکەن. هەتا ئێستا دیارە زۆربیان پشتیوانی لە کاندیدیکردنی ئەو دەکەن بۆیە چاوەڕوان دەکەین جێ کلنتن دەنگی پێویست بەدەست بێنێت. دەنگدانی ئەم ێوارەیە یا درنگانێکی شەو سەرەتاییە واتە ئەنجومەنی سینات دەنگەدات بۆ ڕەزامەندری دەربڕین لەسەر دەستپێکردنی دەنگدان بە شێوەیەکی فەرمی. ئەگەر ئەو دەنگدانی سەرەتایی ئەمڕۆ جێ کلنتن دەنگی پێویست بەدەست بێنێت ئەوە لە ڕۆژانی داهاتوودا بە کۆتادەنگ پەسەند دەکرێت و ئەبێتە بەڕێوەبەر بە شێوەیەکی گشتی هەرچەندە ناڕزایی هەیە لەلایەن ئەندامانی دیموکرات سەبارەت بە کاندیدکردنی بەڵام چانسی سەرکەوتنی جێ کلنتن بەهێزە. مەریوان یەکێکی تر لە بەرنمەکانی کۆنگرس ئەنجامدان و بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕێزلێنان و ماڵاوایی لە سێناتۆری کۆچکرد و لەنزی گراهامە دەکرێت لەو بارەشەوە هەندێک زانیاریمان بدەیتێ؟ بەڵێ واشنگتن خۆی ئامادە دەکات بۆ ڕێزلێنان لە سیناتۆر لینزی گراهام کە 11 ئەم مانگە لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. سپەی دوو مەراسیم لێرە لە واشنگتن ساز دەکرێت یەکەم مەراسیم لە ناو بینای کۆنگرێسدا دەبێت تێدا گروپێکی سوپا تەرمەکەی دەهێنە ناو بینای کۆنگرێس لەلایەن سوپاوە ئەمەکرێ ئەمەش وەک ڕێزلێنان بۆ چەندین ساڵ خزمەتی سیناتۆر گراهام لە هێزی ئاسمانی ئەمریکا. پاشان تیمێکی پاسەوانانی پۆلیسی کۆنگرس تەرمەکەی وەردەگرن و بەڕێی دەکەن وەک ڕێزلێنان لە زیاتر لە 20 ساڵ خزمەتی ئەو لە کۆنگرس. ئەنجومەنی سیناتیش بەرنمەیەکی کورتی هەبێت دەبێت بۆ ڕێزلێنان لە سیناتۆگراهام پاش مەراسیمی کۆنگرس تەرمەکەی دەگوازرێتەوە بۆ کەنیسەی نیشتیمانی واشنگتن لەوێ مەراسیمێکی گەورەی بۆ ساز دەکرێت. بڕیارە سەرۆک ترامپ و دەیان کەسایەتی لە هەردوو پارتەکەی دیموکرات و کۆماری لە ئەمریکا بەشداری بکەن و هەروەها بەرپرسانی حکومی و کەسایەتی بیانی لە نێوانیاندا بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و ڤلۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراینیا و چەندین بەرپرسی سەربازی ئامادە دەبن. گرامێکە بوو لە ناسراوترین دەنگەکانی ئەنجومەنی سینات لەبارەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆیە دۆستی زۆری هەیە و پشتیوانێکی بەهێزی بەردەوامی ئۆکراینیا و ئیسرائیل بوو و بەرگریکارێکی دێرین و بێوچان بوو لەسەر مەسەلەی کورد.
لەبارەی لەنزی گرامەوە جۆن تون سەرۆکی ئەنجومەنی سینات دەڵێت بۆ زۆربیان لە ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەرانیش لینزی گراهام تەنها هاوکارێک نەبوو بەڵکو هاوڕێیان بوو. ئەو لە خزمەتی سەربازیەوە دەستی پێکرد و پاشان چوە سیاست و چەندین ساڵ خزمەتی ویلایەتەکەی خۆیە کرد و ژیانی خۆی بۆ خزمەتکردنی خەڵک بەسەر برد. چاوەڕوان دەکرێت مەراسیمەکانی سبەینێ لێرە لە واشنگتن و هەروەها مەراسیمەکانی ڕۆژانی داهاتووش لە زێدی خۆی لە ویلایەتی ساوت کارۆلاینا هەمان هەست و پەیامی سەرۆکی ئەنجومەنی سینات دووپات بکەنەوە سەبارەت بە ڕۆڵ و ژیانی سیناتۆری کۆچکردو لینزی گراهام. بەێشخوا مەریوان تێسبە بە ئەوایەکی دەوێ بەرنامەیە دێ تێجارەکەدن ویان مەراسیمان بۆمە راپۆرت بکە. سپاس مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرێس ئەمریکی بۆ وێ راپۆرتێ. لەگەڵەوەدا کە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ڕاگیراونەوە هەوڵەکان بۆ وەستاندنی جەنگ لە ناوچەکە بەردەوامان، بەڵام لە نیوەڕۆی ئەمڕۆوە ئێران دووبارە دەستی بە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان کردوێتەوە. لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا چەندین هێرش بە شێوەی زەنجیرەی ئاراستەی چەندین ناوچەی هەرێمی کوردستان کراوە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێر سنوور کەریم لە سلێمانیەوە. سنوور، ئەو کاتت باش، زانیاری نوێ لەبارەی ئەم هێرشانە چین؟ هێرشەکان بۆ سەر کام ناوچە ئەنجام دراون و زیانەکان تا چەند جددی و ڕەشد بوون؟ بەڵێ بەفراوام کاتتان باش. وا دیارە ئەمڕۆ هەرێمی کوردستان زنجیرەیەک هێرشی لەلایەن ئێرانەوە کرایە سەر. یەکەم هێرش کە لە ماوەی کەمتر لە 2 کاتژمێردا 7 هێرش کرایە سەر سنووری هەولێر و کۆیە. یەکەم هێرش کاتژمێر 12:20 بوو بە دیاریکراوی کە بە 3 درۆن هێرش کرایە سەر چیای هەیبە سوڵتان. من دوای هێرشەکە ڕاستەوخۆ قسەم لەگەڵ بەرپرسانی دیموکراتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران کرد کە بارگاکانیان لە کۆیە و دیارەوان ئاماژەیان باوە کرد کە هێرش نەکراوەتە سەر بارگاکانی ئەوان، هێرش کراوەتە سەر چیاکە کە هیچ بارگایەکی ئەوانی لێ نییە. بەوە هێرشەکەەوە هیچ واتە کەسێک گزیانی گیانی نەبووە، بەڵام بە دڵنیاییەوە بەشێکی زۆری چیاکە ئاگری گرتبوو و زەرەر و زیانی ژینگەیی بە ناوچەکە گەیاندووە. دوای کەمتر لە کاتژمێرێک بەفراو بە دیاریکراوی کاتژمێر 1 و نزیکەی 40 بۆ 42 دقە جارێکی تر ینی ئێران لە ڕێگەی هێرشی درۆنیەوە هێرشی کردە سەر ناوچەی کۆیە، ناوچەی دێگەڵا و دواتریش هەولێر. واتە 3 ناوچەی جیاواز ئەمڕۆ بەر هێرشی درۆنی ئێران کەوتووە، کۆیە و هەولێر و ناوچەی دێگەڵا. دیارە هێرشەکەی دێگەڵە و هەولێری هەردووکیان بۆ سەر سوپای پاک بووە، پارکی واتە پارتی ئازادی کوردستان کە بارگای پاکشار لە سنووری دێگەڵا لە بارگایەکی هەیە بە ناوی بارگای پاکشار و دواتریش لە ناوچەی دارەشەکران لە نزیک هەولێر هێرشی کردە سەر بارگایەکی تریان بە ناوی چەمشار. بەڵام بەهۆی هێرشەکانەوە دیارۆک و باسم کرد هیچ زیانێکی گیانی نەبووە، بەڵام زیانی مادی زۆری بە ناوچەکان گەیاندووە. باشە سنوور، نەک زانیاری هەن لەسەر عێریشن لە ناو هەندێ ئیرانیەوەی کۆلوور هاتن ئەنجامدان، ینی حزبێن ڕۆژهەڵات سەرڤەیەکێ چت بێژن؟ سیروان دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ڕوونکردنەوەی یاخود بەیان نامێکیان سەبارەت بە هێرشەکانی ئەمڕۆ بڵاو نەکردوێتەوە، لەگەڵەوەی کە کەمتر لە ماوەی وەکو باسم کرد لە کەمتر لە 2 کاتژمێر 7 هێرشی جۆراوجۆر کراونەتە سەر ناوچە جیاوازەکان. بەڵام قسەم لەگەڵ بەرپرسانی حزبەکان کرد، ئەوان دەڵێن جگە لە هێرشەکانی پاک کە لە ڕێگەی 4 درۆنەوە بووە، دوانیان بۆ پاکشار و دوانەکەی تریش لە سنووری هەولێر ینی 4 هێرش کراوەتە سەریان. ئەوان دەڵێن کە خۆشبەختانە، یعنی ئەمە قسەی ئەوانە، ئێمە لەبەرەوەی کە مەترسی بەردەوام لەلایەن ئێرانەوە مەترسی بەردەواممان لەسرە احتیاتی خۆمان لەو سنوورانە خستووە، بۆیە لە ئێستادا هەرچەند هێرشەکان زۆریشن بەڵام خۆشبەختانە زیانی گیانیان بەدواوە نییە. و سیروان دەمێ ئاماژە بە بابەتێک بکەم. ئەمڕۆ وتەبێژی فەرمی وەزارەتی دەرەوەی ئێران ئیسماعیل باقایی ئاگای ئاماژەی بەوە کردووە کە سنوورەکانمان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بە تەواوەتی لە ڕووی ئەمنیەوە پارێزراون، هیچ جموجۆڵێکی تیرۆریستی لە سنوورەکاندا بەدی ناکرێ. ئەمە هەر خۆی وەڵامدانەوەیەکی ڕژێمی ئێرانە لە کاتێکدا هیچ پاساوێک نییە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان. چاودێران ئاماژە بۆ دەکەن کە تەنیا ئەمانە بیانووە لە کاتێکدا نە حزبەکان نە هەرێمی کوردستان بەشێک نین لەم جەنگە،
حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش تا ئێستا خاکی هەرێمی کوردستانیان بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار نەهێناوە. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی هەرێمی کوردستانەوە سپاس بۆ زانیاریەکانت سنوور. بله قربانیان ایریشن ایرانی لهریما کردستان بانگ لامریکای دکن کو پرین ایرانیین جمدان دی کو دست واشنطن دیه بکار بینه دا کو وان قربو بکه سروک امریکای دونالد ترامپ 23 تیر مهیان کو هفته ابوری گوتبو کو چه زیان بو کشتی یان ملک پیوندیدار دیج آلیه دراوین ایرانی کو لجر کنترل امریکایینه ورداین چاودرین سیاسی و پسپورین ابوری دبیجن اف قربو دکاره آلیکاریا ابوریا هریما کردستان بکه و به برایگر کو ایران ایریشن زیادتر د سبروجه ده پیک نینه پامنیر دیار جمال درباره وی که او راپورت آماده کریه. لێرە لە نێو وێرانی کێڵگەیەکدا کە سەرچاوی بژێوی چەندی خێزان بوو ئێران بە موشەکێک بە تەواوی خاپوری کرد. بەکر زیانی ملیۆنان دیناری عراقی بەر پرۆژەکەی کەوتووە و ئێستا خوازیارە لە پارە دەست بە سەرگیراوەکانی ئێران ئەمریکا بتوانێت قەرەبوویان بکاتەوە. تەنیا بەکر نییە داوای قەرەبوو دەکات بەڵکو دەیان خێزانی دیکەش هەمان داواکاری ئەویان هەیە. دا لە حکوومەتی ئەمریکا دەکەم ئەو پارێک کە دەستی بەسەرداکەتی ئێران قەربووەکمان بکات و هاوکارێکمان بکات چکە من هیچ من نییە بەخوای خەرجی ئەو شارەوە ئیش ئەوە کار و کاسبیەکەی من بوو 25,000 مشکی تێدا بوو هەمووی سووتا 32 تن علفم هەبوو ئەویش هەمووی سووتا ڕۆیشتن 10,000 لتر گاز بێزگە بەس مەسەفی ناو قاعی مریشکەکانم 75 میلیۆنی دەبیتن. سەرۆک ترامپ لە 23 ئەم مانگەدا لە پۆستێکدا ڕایگەیاند هەر زیانێک بەرکەشتی بار یان هەر مڵک و ماڵێکی پەیوەندیدار بکەوێت خەرجی و قەرەبووەکەی لەو پارانەی ئێران دەدرێت کە لە ژێر دەست و کۆنتترۆڵی ئەمریکادان. چاودێرانی سیاسیش بە گرنگیەوە لە وتەکانی سەرۆک ترامپ دەڕوانن. حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگەی حکوومەتی عراقەوە داوای قەرەبوو بکە لە دادگانێ و دەوڵەتەکان شکات لە ئێران بکە و داوای قەرەبوو بکە و لەسەر ئاستی حکوومەتی عراق و لەسەر ئاستی هاوڵاتیان و کۆمپانیاکان و ڕێکخراوەکان دەتوانن لە دادگاکانی ئەمریکا داوا تۆمار بکەن و داوای قەرەبوو بکەن لەو پارەیە و بەپێی یاساکانی ناوخۆی ئەمریکا ڕێگە دەدا بۆ کۆمپانیا ئەمریکی و هاوڵاتی مەدەنیانەی کە لە هەرێمی کوردستان زیانیان بەرکەوتووە لە ڕێگەی پارێزەری تایبەتەوە داوای ئەو قەرەبوو بکەن. جگە لەو زیانانەی بەرموڵک و ماڵی هاوڵاتیانی سیڤیل کەوتون زیانە ئابوووریەکانی هەرێمی کوردستان هێندە زۆرن لە ژماردن نایەن. پسپۆرانی دارایی و ئابووری نێودەوڵەتیش ئاماژە بۆ دەکەن گەر ئەمریکا لەو پارە دەست بە سەرگیراوانە قەرەبووی هەرێم بکاتەوە بژانەوەیکی باشی ئابووری لە ناوچەکە دروست دەبێت. بەتاکید کاریگەری دەبێت ئەو کارە بۆ بژانەوەی ئابووری چۆن ئەو پارەی دێتە بازار و دەسوورێتەوە ناهەمچی ئەو کەسی کە زیانەکەی پێکەوتووە کەلوپەل و پێداویستی زەروری نازەروری و بیناسازی ئەوانەی پێ دەکرێتەوە چێ دەکرێت لە بازرگانەوەی بازرگانە کەسەکات دووبارە کەلوپەلانە لە دەرەوەی وڵات هاوری دەکات سیارەکان هۆکارەکانی گواستنەوە بازرگانەکان هەموو تێدا سودمەند مەدەبن. ئەم هەڵوێستەی سەرۆک ترامپ کاردانەوەی زۆری لە هەرێمی کوردستان دروست کردووە و زۆربەیان پێیان وایە کاریگەری لەسەر کەمبوونەوەی هێرشەکان دەبێت بۆ سەرخاکی هەرێم لە هەمان کاتدا ئەگەر ئەمریکا قەرەبووکردنەوەکە بخاتە بواری جێبەجێکردنەوە هەزاران هەلی کار دەڕەخسێنێت چونکە تا ئێستا نە هەرێمی کوردستان توانای قەرەبووکردنەوەی هەیە نا حکوومەتی عراقیش بەڵێنی قەرەبووکردنەوەی داوە. لە سەرەتای ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە ئێران و گروپە هاوپەیمانەکانی زیاتر لە 1000 جار هێرشیان کردوتە سەر خاکی هەرێم کە جگە لە قوربانی مرۆیی زیانێکی زۆر گەوری ئابووری بەر کوردستان گەیاندووە لە کاتێکدا هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەم جەنگا. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێ جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژ و ڕاوبۆچوونەکانی ئێوە. بە
هێرشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. کۆتایی هەفتە بە سەدان کەس لە شاری فرانکفورتی ئەڵمانیا کۆبوونەوە بۆ یادی ئەو دە پێشمەرگەی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە هێرشی موشەکی کۆماری ئیسلامیدا بۆ سەر بارەگاکانی و حیزبە لە هەرێمی کوردستان گیانیان بەخت کرد. بەشداربووان ڕێزیان لە گیانبەختکراوان گرت و هاوسۆزی خۆیان بۆ بنەماڵەی قوربانیان و لایەنگرانی کۆمەڵە دەربڕی. راپۆرتێکی جەمشید بەهرامی سەبارەت بەم ڕێوڕەسمە پێکەوە دەبینین. زانکۆی فرانکفورت ڕێو ڕسمێک بۆ بەرزڕاگرتنی یادی دە پێشمەرگەی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە هێرشی موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئوردوگای ئەم حیزبە لە زرگوێزەڵەی باشووری کوردستان گیانیان لەدەستا. ئەم ڕێوڕسمە بە میوانداری کۆمەڵی شۆڕژگێڕ و بە بەشداری کوردانی دانیشتوی ئەوروپا و نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە چوو. ئەم کۆڕە بە خوێندنەوەی شێعر و پەخشان و بروسکەی لایەنە سیاسیەکانی کوردستان دەستی پێکرد و دواتر بە چەند پارچە مۆسیقا ڕازێنرایەوە و کۆمەڵێک پەیامیش ئاراستەی خەڵکی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان کرا. بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم لە بەرابەر ئیرادەی خۆڕاگری و هەروەها ئەمەگناسیان کە ساڵانێکی زۆرە بەرانبەر بە ڕژیمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی لێ هاتووانە ئازایانە و شۆڕژگەڕانە بەرانبەر بەو ڕژیمە ڕاوەستاون و ئەم جارەی شنەیان هێشکە بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی کۆمەڵە بەتەنیا بمێننەوە و هاوسۆزی و هاوخەمی خۆیان جارێکی تر بەنسبەت کۆمەڵە و بەنسبەت ئەو بنەماڵە سەربەرزانە ڕاگەیاند. بەڕێوەچوونی ئەم کۆڕە لە کاتێکدایە کە هێرشەکانی ئەمریکا دوای شەڕی 39 ڕۆژە دیسانەوە بۆ سەر ئێران دەستی پێکردوێتەوە و بەردەوامە و ئێرانی ژوێ ڕایلاوازبوون و تەریککەوتنەوەی زیاتر لە ئاستی جیهانیدا لەسەر هێرشەکانی خۆی بۆ هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور بەردەوامە. جمهوری ئیسلامی لە ئێمە ئەترسێ وحشەتی لە ئێمە هەست ناتەوانیەکانی لە جەنگە و لە شکستکارێکە کە لە حکوومەتگەری وەک ئامریکا وەک ئیسرائیل خواردگیە بەسەر ئێمە کووردا خەریکە جوبرانیە کاتۆ. بەشداربووانی ئەم ڕێوڕسمە دوو داواکاریان هەبوو. داواکاریەک ڕوو لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەکگرتن و یەکڕێزی داواکاریەکیش لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بەتایبەت سەرۆک ترامپ بۆ پشتیوانی لە گەلی کورد. داواکارم لە هەموو هێزەکانی کوردستان بەتایبەت هێز سەرەکیەکان حیزبی کۆمەڵە و حیزبی دموکرات بتوانن لەگەڵ پژاکە لەگەڵ لایەنەکانی ترا وەکو پاک وەکو خەبات هێزێکی یەکگرتو دروست بکەن. بەڕاستی پێویستی هێزی یەکگرتو لە ئێستای بارودۆخی ڕۆژهەڵاتە پێویستیەکی زۆر زۆر گرنگە. داواکاریکم لە دەوڵەتی ئەمریکا و هەروەها سەرۆک ترامپ هەیە کە پشتیوانی بکە لە گەلی کورد کە بەڕاستی بەو ئازادی و ئامانجەی کە ئەیانەوەی بگەین چۆن بەڕاستی لە بە درێژەی میژووی کورد سەلماندوویەتی کە نرخی ئەو ئازادیەی هەموارە پەرداخت کردووە و لەگەڵ کۆمیتە نێودەوڵەتیەکان و ئەلە خصوص ئەمریکا دەتوانێت هێزێکی چالاک بێت بەرامبەر بە کۆماری پەت و سێدارە. داوام لە ئەمریکا و لە ترامپ هەیە کە لە وەزیەتەی کە لە کوردستان و لە ئێران هاتوۆتە پێش پشتمان بگرن لەگەڵمان بن داوای یارمەتیان لێ دەکەین و هەروەها داوای یەکگرتنەوەی ئەو هەوپەیمانەی کە لەناو کووردا بووە پێم خۆشە باشتر و چاکتر گەشە بکە و باشتر و هەودڵتر بن لەگەڵ یەکتر لە بۆ ڕزگاربوونی نیشتیمانەکەمان. بەڕێوەبەرانی ئەم ڕێوڕسمە ئەڵێن پەیامی سەرەکیان دڵنیاکردنەوەی خەڵکی کوردستانە بۆ بەردەوام بوون تا گەیشتن بە ئازادی و ڕزگاری نیشتیمانەکەیان. جەمشید بەهرامی دەنگی ئەمریکا ئەڵمانیا فرانکفورت. لە چەند ڕۆژی ڕابردوودا و دوای هێرشە موشەکیەکەی ئێران بۆ سەر بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵات و گیانبەختکردنی ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە هەواڵێک سەبارەت بە کوژرانی چەند ئەندامێکی هێزە ئەمنیەکانی ئێران بڵاو بووەتەوە و گروپێکیش بە ناوی خۆری هیوا بەرپرسیارەتی بەشێک لەم کارانایەن لە ئەستۆ گرتووە. ئەم پێشهاتانە ببورن پرسیاری لەسەر ئەگەری پەیوەندی ئەم ئۆپراسیۆنانە بە هێرشی ئەم دوایەی تاران و هەروەها گۆڕانکاری لە ڕێبازی
لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتەوە وروژاندووە. سەبارەت بەم بابەتە لەگەڵ هەژار بەرنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا قسە دەکەین. کاک هەژار، سپاس بۆ ئامادەبوونت. بە سەرنجدان بە هاوکاتی ئەم ڕووداوانە ئایا دەتوانین پەیوەندیەک لە نێوان هێرش بۆ سەر بارگای حەزبەکان و ئەم چالاکیانەی کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا دژ بە هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئەنجام دراون ببینین؟ زۆر سپاس بۆم دەرفەتە بەفراوخان. پێش هەموو شت دەبێت بڵم کەم ڕووداوانە خۆ لە بۆشاییدا ڕوونادەن. کوردستانی ئێران ڕۆژهەڵاتی نیشتمان لە ئاسایش و ئەمنیەتدا نییە. هەر شەوی ڕابردوو بەداخەوە 3 کەس لە یەک بنەماڵە لە ڕێگای سنە بۆ مەریوان بەبێ هۆکار تەقەی لێکراوە. بەداخەوە کاگمادی تەوەکولی و دایک و خوشکی و هونەرمەندە وێنەگرەی خەڵکی سنە شەهید کراون. لە دوای هێرشە موشکی و درۆنیەکان بۆ سەربنکەکانی حیزبە کوردستانیەکان شەهیدبوونی پێشمەرگەکانی پەژاک، حیزبی دموکرات، کۆمەڵە و زیادبوونی ئەعدام و گرتن و سەرکوت و ئەمنیەتیکردنی شارەکانی ڕۆژهەڵات کۆمەلگای کوردستان لە ژێر فشارێکی یەکجار زۆردایە و بەرپرسی سەرەکی ئەو ڕووداوانە سیاسەتی سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە و خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەزاڵە هاتوون و ئەوەی کە لە کوردستانی ئێران ڕووی دەدا مەشروع و یاساییە کە بەرگری لە خۆیان بن. بەڵێ باشە، من ئەمە پرسیار بکەم چەندە ئەم چالاکیانە پەیوەندیان بە حەزبەکانەوە هەیە، ینی خەڵک خۆی سربەخۆ ئەم چالاکیانە دەکەن یان وەکو با بڵێن بەشێک لە ڕێخستنی ناوخۆی حزبەکانن؟ دەبێت سەرنج بدەینە سەرەوەی کە ئەو هێرشانەی کە بۆ سەر بنکەی حیزبەکان دەکرێت سەرکوت و ئارامی سەرکوتەکەیان ئەوەی کە لە کوردستان دەیکەن ئارامی بۆ ڕژیمی ئێران دروست ناکەن. شەهیدکردنی پێشمەرگە، گرتن، ئیعدام، ئەشکەنجە، میلیتاریزەکردنی کوردستان ژینگەیەکی دروست کردەوە کە لاوان و خەڵک کاردانەوە نیشان دەدەن. پێشتریش باسم کرد بوو کە تاچی کورد و بە تایبەت پێشمەرگە کەرامەتی گەلی کوردن و کاتێک بێحورمەتی بە کەرامەتی گەلی کورد بکرێت کوردستان بێدەنگ نابێ، خاوەنددارەتی لە کەرامەتی خۆی دەکات بەفراوخان. بۆ نمونە ئەو کەسێک کە لە پیرانشار کوژراوە ئەوەشیان کە بریندار بووە بە جۆری زانیاریەکانی ئەمە خەڵکی ورمێن دەستی زۆریان لە ئازار وەزیەتی خەڵکدا هەبووە لە پیرانشار و تعدای لە کورد دەکرێت گەلی کوردی شەقی خۆیتی بەرگری لە خۆی بکات. کاک هەژار، تەنانەت بڵێن دوای گیانبەخکردنی ئەندامانی کۆمەڵە کاک عەبدوڵڵا موحتەدیش بەیاننامێکی بڵاو کردەوە کە ئەو هێرشانە بێوەڵام نابێت. هەروەها ئەم هێرشانەش کە خۆری هیوا بەرپرسیارەتیەکەی ڕاگەیاندووە. دەمەوێت بزانم ئەمانە ئاماژەن بەوەی کە حزبەکان یان ئەو ناوەندەی کە ئێوە ناوەندە هاوبەشە دروست کراوە بڕیاریانداوە پێکەوە چالاکی مەیدانی و سەربازی پێک بێنن ئەنجام بدەن یان تەنها ئەم شتانە کاردانەوەیەکی کورتن بەرامبەر بەم هێرشانە؟ لە ڕاستیدا بەفراوخان دۆخی کوردستانی ئێران ئێستا زۆر تایبەتە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر بە هەستیاریەوە بە شێوازی پێویست و گونجاو لە بواری سیاسی، دیپلۆماسی، هاوکاری لە چوارچێوەی ئەو هاوپەیمانیەی حیزبە سیاسیانەی کوردستانی ئێران و ڕێخستنی هێزی سەرەکی خۆی کە لە ڕاستیدا لە ناو کوردستانی ئێرانە زۆر چالاکانە وێرای هەموو هێزەکانی نێو هاوپەیمانی کار دەکات. بەڕێزکار مستەفای هیرجی سکرتێری گشتی حیزبی دموکرات بە ڕاشکاوی ڕایگەیاند کە بە هیچ شێوازێک پاشەکشە لە داخوازی ڕەوەکانمان ناکەین. ئەگەر فشار و سەرکوتەکان بەردەوام بن دەبێت چاوەڕوانی جوڵەی زیاتری سیاسی و مەدەنی و کرداریش بکرێت. کوردستان بێدەنگ نەبووە، بێدەنگیش نابێت. بەڵام کاک هەژار، کاک مستەفا چەند ڕۆژ پێشستەش با بڵێن لە هەر چاوپێکەوتنێکی دەنگی ئەمریکا بۆ ڕایگەیان کە بە هیچ شێوەیەک مەبەستیان نییە چالاکی سەربازی لە نێوخۆی ئێراندا ئەنجام بدەن ئەگەر هەڵە نەبم. حیزبی سیاسی مەسئول کانالیزەی کراوە کە لە چ بوارێکدا چۆن کار دەکات. هەڵوێستی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن بەڕێز سکرتێری گشتی حیزبەوە زۆر بەڕوونی باس کراوە. بەڵام ئەوە بۆ مانایانیە کە خەڵکی کوردستان ئەویش هەڵس و کەوتی خۆی چۆناو چۆن ڕێک دەخاتەوە حەقی خۆیەتی. ئەو ڕووداوانە ڕووداوی ڕەمزی نین. ئەو ڕووداوانە وێناکردنی نەمانی کۆنتترۆلی ڕژیمە بە سەرێراندا. پەیامە سیاسیەکەوە سەرڕای هەموو ئەو کار و میلیتاریزەکردنەی کوردستان ببورن. کوردستان چۆکی دانەداوە و تواونای وەڵامدانەوەی هەیە، بەڵام کاریگەری استراتێژیک پێویستی بە ڕێکخستن، پشتگیری جەماوەری، یەکریزی سیاسی و استراتێژی بەرپرسانە. باشە کاک هەژار، ئەم با بڵێن خۆری هیوای ئەم گروپە کە ڕاگەیەندراوە خەڵک زۆر پرسیاریان لا دروست بووە کە سەر بە چی لایەنێکن. ئێوە وەکو حزبی دموکرات هیچ زانیاریەکتان لەسەر ئەم گروپە هەیە؟
چاو پرسی سەرەکی تەنهاوە نییە و گڕوپە سەربەچێ پرسی سەرەکی ئەوەیە کە بۆچی لە نێو لاوانی کوردستاندا ئەم جۆرە چالاکیانە دروست دەبن وەڵامەکەش لە سەرکوت گرتن ئیعدام و داخستنی هەموو ئەو ڕێگایانەیە کە چالاکی ئاشتیانە لە خۆ دەگەی هەتاکو ئەم ساتە ئێمە هیچ زانیاریەکی فەرمی پژڕاستکراوەمان نییە کە خۆری هیواسەر بە حیزبی دموکرات بێ حیزبێکی دیکە بەڵام نابێت ناوی گروپەکە هۆکاری دروستبوونی گروپەکە لە بیر بباتەوە ئەوە ڕنگدانەوەی کردداری لاوانی کوردستانە بە دژی ئەو هەڵمەتەی کە بۆ شکاندنی کەرامەتیان و دژایەتیان باشە کاکەژار وەکو دوایین پرسیار دەمەوێت بزانم بەڕای ئێوە حزبەکان چۆن دەتوانن هاوسەنگی با بڵین لە نێوان ئەوەی کە چۆن وەڵام بدەنەوە و هەروەها بەر بە پەرەسەندنی هێرشەکان لەلایەن کۆماری ئیسلامی شۆ بگرن چۆن ئەتوان ئەم هاوسەنگیە ڕاگرن کە هەم بڵێن وەڵامێکیان هەبێ هەمیش بەر بە ئەو پەرەسەندنە بگرن. بەفراوخان کوردستان شەڕی دەست پێ نەکردووە بە ئەوە بەڕوونی بڵین بەڵام چۆچیش بۆ سەرکوت دانادە ئەم هاوسەنگیە لەسەر سێ بنەما دەبێت پاراستنی گیانی خەڵکی مەدەنی نەدانی بیانوو بۆ سەرکوتی زیاتر بەڵام لە هەمان کاتیشدا پاراستنی مافی بەرگری لە بەرامبەر هێرشی ڕاستەوخۆ پێشمەرگە هێزێکی دەرەچی نییە بەشێکە لە مێژوو خاک و کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاشکرا و بە نهێنی کوردستان پڕە لە پێشمەرگی فیداکار کە ئامادەن بۆ سەربەستی کوردستان تێبکۆشن بەڵام سیاسەتی حیزبی دموکرات لەم قۆناغەدا بەرپرسانەیە تا دەکرێت پێکدادان کەم بکرێتەوە خەڵک نەکرێتە قوربانی بەڵام هیچ کەسیش نابێت چاوەڕوان بێت کوردستان بێوەڵام سەرکوت بکرێت ئێمە هۆکاری ئەو بەرپرسانەوانە بەڕوونی لە سەرکوتی هەمەلایەنەی ڕژیمدا دەبینی مافی خەڵکی کوردستانیشە بۆ پاراستنی ژیان کەرامەت و مافەکانی دەست بداتە هەر چالاکیەکی کە پێی دروست بوو. بەڵێ هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ بەشداریت لەم گفتوگۆیەدا. تێ چاوەڕێکردن کۆدناو چەند ڕۆژاندا بەرنویسە قانونا چارچەوەیی بێ ئاوایەکی فەرمی دەرباسی پەرلەمانە تورکیە ببە ئەڤ یەک دێبنگەهەکە یاسایی بۆ بێچەکردن و حیلاندنا پارتیا کارکردن کوردستانی پێکەکە ئاوا بکە لێبەلێ گەلێک پرسلڤر هەنە لەسەر فۆرما داویە vê بەرنویسێ هەفکارەمە ئۆزلەم یاساک نهال ستودیۆ مەڕەیە دا ئاگاهیان داویدە ئۆزلەم تو بخێر هاتی کەنگی تێ چاوەڕێکردن کو ئەڤ قانون یعنی ئەڤ قانونا چارچەوەی وەرە پەرلەمانە تورکیە هەریکەین بەرنویساوێ و ناڤڕۆکای چی بڕاستی ئۆزلم حتانها کەس نزانە لێ درایە گشتیدە دمەدیادە دەخوادا سیاسیدە چ تێگوتن سەر خالین vê بەرنویسێ سیروان تێگوتن کو دناوا vê hefteyê ya jî dinava hefteya pêş de bi taybetî di sesiyê tebaqê de ew were ber komisyona dadê ya parlamentoyê û pişre ji wir were şandinê ji bo nîqaş û dengdayîna pêşrandinê were şandinê civata giştî ya parlamentoya Tirkî wekî tê jî got hemû ev agahdariana û wîna agahî paş perdeyine ji ber ku hikûmetê heta niha belgeyek fermî ya wê pêşnivîsê ranegehandiye. Lê gelo têda çi heye tê gotin ku di nav wî qanûnê de bi gîştî 15 xal hene û xala herî girîng ev qanûna ya ji pêşnivîsa qanûnê qanûnek demkî û taybete tê wateya ku ew ê tenê bi endamên PKK sînordar bibe û demkî bibe her wiha tê gotin ku di serî de bêçekbûna PKK ew were tespît kirin û qanûn girêdayê wê bibe paş gavên pêş û her wiha darizandin û cezakirin û berdana û tevlîbûna jiyana sivîl ya endamên PKK ku çek berbidin ew ê di wê qanûnê de were pênasê kirin her wiha li gor ragihandinên medyayê di statûya rêberê PKK'yê girtî Abdullah Öcalan de ew ê tu guherînek di vê qanûnê de em ê nebînin lê ez dixwazim xalekî destnîşan bikim beriya ku em nehatin em hatin stûdyoyê berdevkê AKP Partiya Desthilatdar ya hikûmetê daxuyaniyekî da û tevî
ku projek taybet des nişan nekir go em hevil dedin ku beriya ku parlamento vere girtin em ve kanuni binin parlamentoyu u bepejirinin her vaha dem parti jide beje ku ev despekeke ne davya ve pevajoyeye o iro dem partiye be kompres konferanseki bang lehemu partiyen siyasi parlamentoyu kırku lijne kuver şopandına ve pevajoye ku vam benav kırku lijne çavderi u şopantına aştiye vera damezrandın em hatta naha tu mebersivek yaji rehneyek ji partiyendin yanji şu hükümeti ne bir istiyel serveyeki em behevra ezbaverdekim ku ka bibinin ev kanuna ligor ki jan xalan u pivanan evvere nikaşkırın. بله وزدم هلبت هرگاه کو اف برنویس ور پیش پارلمان و چاغه و اف همو پرس ورن برسودان سپاس وزدم یا ساکش بو وان آگاهیان. گلک سپاس. بله گلی بینران. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەین واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بله گلی بینان هر برداوام صرف پیشکشکردن و برنامه ازندی جدنگ امریکا لواشنگتن بفراو بری دوسته دمجمیران سکرتیر گشتی نتوین یک بوی انتونیو گوتیرش کنفرانس که روزنامه‌نویسان در خصوص ده گفت که وی سردان خویا با سوریه بداوی آنی وی گفت سردانه که میجویش گلک آلیاش و گل گلک آلین سر اصلا فرمی و گالری لسوریه کم. پیشواز کرده و بالا سیروان وقت دزانیش اما ام سردانه گوترش با سوریا دوای 17 سال بابلین پێم وابێ ساڵی 2009 آخرجان بانکی مۆن سەردانی سووریای کردبوو و پاش 17 ساڵ ئەمە دووهەم جارەکە سکرتێری گشتی نەتۆی یەکگرتووەکان سەردانی سووریا بکات. ڕاستی گەلێکی باکێشش بەرگۆوەکتە و 2009 دەبجارێکەیەک و سکرتێری نەتەوەی یەکبووی یعنی سکرتێری گشتی دەما کاری خۆت سەردان بکە سووریا دەگەل لە قۆناغەر دەرباست بوو نهات ئەنتۆنیۆ گۆتێرش بەحسا گەلێک تشتا کرد یەک جوان ئەوە کۆ دەوێت لە سووریێ قۆناغان و ئاڤاکردنێ دەست پێ بکە و دەوێت جوواکە ناونەتەوەی ئالیکاریا سووریە بکە کۆ دەوێت قۆناغێر دەرباست بکە هەروها لەگەل ژبلی لەگەل سەرۆکی دەمکیە سووریێ و لەگەل ئەمبێژن کاربەدەستێننی حکومەتە سووریە لەگەل جوواکە سڤیلژی کۆم بۆ ئەوژی خاڵەکە ڕۆژئاواچی سیروانە هیچ کۆبوونەوەیەکی لەگەڵ بەرپرسانی ڕۆژئاوا هەبووە؟ نا تەنێک کۆمبوونێن فەرمیل سەر ئاستا فەرمیل لەگەل حکومەتە سووریە بوون و هەروها ئەندامێن جوواکە سڤیل. نهاجی امودگرن مجارا پیواژوی آشتی ل ترکیه جارک دن سروک وکیل کوما دم پارتی ل پارلمان ترکیه گلستان کلیچ کوچیت ایرو دشمه د پرس کنفرانس که ده ل پارلمان ترکیه لسر قانون چارچوبی یا تکلداری پیواژوی آشتی ام پیواژوی چارسریا پرسا کرد گوت کو اف دسپیکا و دوی اف قانون مافین کسن وگرن یان تبلی سیاست ببن بپاریزه و هر ها پیشنیار کرد که در پارلمان ده به بشداری همو پارتیان سیاسی کمیته که شوپاندن و چاودیریا به واژوی آشتی ور آواکرین نهاجی پارلمانتر قارسه گلستان کلیچ کوچیت ج انقره بمره برز گلستان تو بخیر هاتی گلک پیش هات هنلی گلک سپاس از خوازم ج پیشنیارات یا کو ایرو دشمی راگهاند دست به بکم اف کمیته هون افاکو هم پیشنیار دکن و چواب آوایی پراتیک بخبت یانجی و ارکی و چواب به تایبت دانوستاندنا لگل آلین دن ین امبیجن ناف پارلمانی. باش دم باش توایی یکمه تماشا دکن tabii em nav proje ki droki dane gavek peşniyar ki em dikin pıskrika kurçara serbe demokratik bu
avayı ki peşaroş bikeve limanje em demdem hem peşniyarıha dinin zaman hemci va peşniyarana tenin aynı zaman tev partiye siyasi tev saziya demokratik şey nikaş dıkın peşniyarık iromego aslında komisyonu ki meclise de avabı ve meclise ve komisyona tene aslında mesele ne mesele ki ye AKP'ye ye MHP'ye ya DEM Parti'ye var meseleyi Kürt çareseriya bızkırıka Kürt meseleyi Türkiye'ye meseleyi gele Türkiye'ye liman bula herkes navi komisyonu da ciha bıgırı siyasi tevay siyasi partiye hizbi siyasi nav bir komisyonu da cibigire ve komisyona çıdıke en başta aslında süreci mezebike raporan avabike raporan benivsini carcaran devleti raporan bıhazi ve raporana hem meclise da nikaş bike parva bike hem civaki da parva bike nikaş bike yani ve sürece ve projeye bula şeffaf bir meşi bula nav meclise meclis nav bir projeye da naven de bir yani tane ne duse parti bir meşini aslında meclis tevayı siyasi hizbi siyasi tevayı navi projeye de bile deshabıkın bin kever her berpersiyari anan siyaset medara ananji en azından navi projeye de ciha bigrin en bina dıxazın باشا بله بس برسك بل حيانها بريز جولستان برنفيس بأواي كفرمي لقال رايك شتي نهات يا بارفكرن يعني حكومة نافاروكا ونقول يا تشيا قالوا دم بارتي آجاهيل جم هنا كان نافاروكا في برنفيس تشي أواكو أفدمك دريجة بحثا ويتكرن تي برلماني وهينجي خلق نظام تشيا Raste yani nifsa fermi natı yapar bakırın ama nikaş heye tabii ki tev AKP'ye, tev MHP'ye, tev partiye siyasi yedinciheye ser kanunu nikaş te çekirin, parvet kırın te çekirin, en peşniyarı hadı bejin, anam peşniyarı hadı bejin, ten bahev vi nikaşacı yine berdavamdık ama un bejin ki yeki ye fermi, nifski fermi hatiye daya ver na yine nedeneme ama em dızanın çıkalt dedaye çı fikrin em vinan dızanın em vinajini kaçtık yek em kabul bıkın tedaheye vi kanunu da halı ünada yek em kabul nakın ya de yani brezo calan kabul mekayacı derdira dermanma ve halı var cehene em de hazın ve kanunu ki derdi kevi bla açtı ki mayındara bingehi ya kanun içibke aşağıya berdavamdık. حتى ها حكومتها تركيا ناف في بيفاجوي وكو تركيا بي ترور بناف دكه للاليه كردان وبتايبت دم بارتيجي وكو بيفاجوي اشتي وجواكا ديمقراطيك يعني وينا في بكارتين قالوا جداهيا ناف ليكرني دناف برا والين حكومته والين سرب حكومته و پرزگریکه تنه پرزگریکه که زمانیه یانجی نشان داده که هر دو عالی آرمانج و چارچوبه پیواژوی به چاوین جدا دنرخینن na tane psikolojik zamanını ne em cuda mezedikin sürece cuda em mezedikin em yuna bebejin em dön va sürece aşıtıyor civaka demokratike anan dön sürece teröreye işte kadaha kırına teröreye ya tasfiye kırına teröreye liman sani sadece naf kırınına aslında nezikati cudaya em yuna bebejin yani nezikatiye meo dem parti nezikatiye siyaset medarı Kürt nezikatiye gelle Kurdu nezikatiye AKP o yer devleti cudaya em yuna baştı zanın ama da sadece em de hazın var nezikatiye em en azından buna açtı ki mayında çareseri ki demokratik em rebekin yani deri ki bakın deri ki buna demokrasi buna
بونا جیانێکی هەفپار بۆنا ئازادی بۆنا براتیە گەلان ئەمە دەرێکی وێکن لەماژی ئەمە زۆری ددن سەر تابیکی ئانان دەوێژن و مەسەلەیە تەنێ ئافتێکە چێک دانین بوسە مەسەلە هەڵ دەبێ یا jî işte çek danîn bûse meseleyê Kurdan çareser dibe em war nêzîkatî war nakin yani em dibêjin ki çareseriya Kurdan kur e piskirêke Kurdan mezin e yê piskirêke 7 salî 7 salî jî derbas kiriye piskirêkê çandiye piskirêkê siyasiye piskirêkê civakîye piskirêkê aboriye Piskirki Kurdan pır heye teni ne piskirki Türkiye Kürde Türkiye'ye parça Kürdistan'e piskirki Kurdan'a zaman yere çareseriye vinajı yani mesele siyasiye piskirik siyasiye çareserici gere siyasi be. Bele Kurdi الحردري وتشافيوان لبرلمان تركيا بكاكو برنفيسا في قانون الشرطوية شو خانم جولستان كليتش كوجيت بردفكا كوم يعني جي سروكا كوم دم بارتي لبرلمان تركيا تمارا بوج أنقرة قال لك سباس بو بجدارياته سباس خاش باش دم باش بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. سەرۆکوەزیرانی عێراق لەم هەفتەیەدا دوو گەشتی گرنگی ناوچەیی لە کارنامەی خۆیدایە گەشتێک بۆ تورکیا کە تیشک دەخاتە سەر پرسە ئابوووریەکان و دواتریش گەشتێک بۆ سعودیا لە نێوان گرژی ئەمنیەکان و وەڵامدانەوەی توندی ڕیاض بۆ هێرشەکانی فڕۆکەی بێفڕۆکەوان کە ڕیاض دەڵێ پەیوەندیان بە گروپە چەکدارەکانی عێراقەوە هەیە. بەغدا لەلایەک هەوڵەدا پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ وڵاتانی ناوچەکە فراوانتر بکاتەوە لەلایەکی دیکەشەوە لە بارودۆخێکی ئەمنی هەستیاردا دەیەوێت پەیامی سیاسی خۆی بگوازێتەوە. هاوکارمان سەمیرا علیمەندی لەگەڵمانە لە ستودیۆ بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە. سەمیرا سەرەتا ئەوەمان بۆ باس بکە کە مەبەز لە گەشتەکەی عەلی زەیدی بۆ ئەنکەرە دەیەوێت چی دەستکەوتێکی ئابووری دابین بکە بۆ عێراق؟ بەێ دەربارەی سەردانە زەیدی بۆ ئەنقەڕەیە سبەهی سێشەمبی نیشان دەدە و گوهڕینێک هەیە د پەیوەندیان ژێ ئالوگۆرە بازرگانیا کەڤنەشوپی و نەها ساڵانە 20 میلیارد دولار دەرباز دکە بەر بێ هەفکاریەکە استراتیژیک و ئابووریە تەمام کرد دنابینە هەردوو وڵاتاندا. هەروەها مجارە هەری گرنگ لەگۆر شێوەرمەندی ئابووری سەرۆکوەزیرە عێراقی دکتۆر مەظهر محەممەد صالح ئیرۆ بوو دەنگی ئەمریکای ئاخوی گوت کو مجارە سەرەکی وێ ببە پروژەیە ڕێیا گەشەپێدانی ئەنکو طریق تەنمیە ئەو پروژەیەکە مەزنە وێ بەغدا وێ عێراق بتایبەت ببە ناوەندە لوجستیک کو کەنداوێ ji بەسرایە بە ئەوروپایە vegirê dide. Ev projek gelek giring ji bo Iraqê jî herwiha ji bo Tirkiye. Mijarên din jî nûjenkirina peymana hinardina petrolê ye birêya bûriya naftê ya Kerkûk Ceyhan. Ew dixwazin nû bikin ji ber ku ew dawî bibe ew sala 1973 ne. Duay 50 sal zorî nemawe pêbavê kotayê pê. Herwiha mijarek din heye parvekirina avê ew jî gelek babete giring e. Mijarên ewlehiyê jî wê girêdayî hebûna artêşa Tirkiye li ser axa Iraqê û mijara PKK هەروەها و تێ چاوەڕێکردن و ئەنجامێن وێ سەردانێ وێ قوناغێک نوڤەکە دناو پتێکەلیان هەردوو وڵاتاندا. باشە سەمیرە وەکو بەفراوژی گوت پشتی سەردانە ئەنقەرە و عەلی زەیدی بچە پایتەختە عەرەبستانە سعودی ریاض لەوێ دەکێژی
چ مجاری ورنگو تو بشکرین اف ایرشن ویداویه لسر سعودیه براستی نشانه هری زحمت و هری زوره لسر و باندوری بخل لسر و سردانی جبرکو سعودی گلک بتوندی رخنکر بتوندی شهمزار کردن او ایرش و به وکیلی راست کومن چکدارین عراقی کو سر به ایران به تانبار کردن به ویکی و دیسان داخواست کرد کو بغدا پنگاوین تند ور بگره و گاوین تند تدبیرن تند ور بگره جبر آوستاندنا و وان إرشان ده همان دميدا سرك وزير العراقي بريا بهنكي أويجي داخوانيك دا وداخ فرمانك دا كولي به تكرين لسر الدعاية السعودية كأي راسته أو كمين شقدار عراقي بونه عراقي أو إرش دارباز بونه وديسان دوبات كرافة دوباره كرافة كونا بإرش الآخر عراقي لسر شو والله تندر كذا حلوها جرينجيا في سردانة فيدايا إنجامين وأول كو هردو والله عراق والسعودية وبكاربن باندورا في وان إرشان دارباز بكن وبيوندين خو خرد بكن وبهست اللي بيخل. سميرة علي مندي هاو كارمان سپاس بو زانياري كانت. سپاس بو هاو. بله ألمانيا قهرمانيا روجافا يا فوتبولي بريفا شو دبيش بريدا 4 تيمين كو نونراتيا دبرن جدايين روجافا دكن بشدار بون ودداويه دا تيما حسكي بسركت بيامنير حميد مصطفى الوربو او رابورت آماده كريه. شامپیونا فوتبولی یا روژاوا لباجار هانوفر یا آلمانیا هات انجام دان که سالا خواه یا دومین درباز کرد. به هزاران کردستانی لویاریگه آماده بون و پشگیری دان تیمین خواه. 4 تیمین سرکه جه خواه دنواوه شامپیونه ده گرتن او جی تیما عفرین، کوبانی، قامشلو و حسکه بون. وقوان دبینن ما ایران با شامپیونیا روژاوا ما چکریه ایران اسخاوی دویه و افساجی 4 تیم تلیزن قامشلو حسکه عفرین کوبانه و ان شاء الله ام هر سال افتشتها کار بکن و ان شاء الله سالا گوبه ام کنی فاره ام کوپه بلیزن راهنرین ورزشی دبیجن آرمانج اوکو د پیشروجک نزیک ده تیمک بناوه کردستان ل اروپا ورد نامزراندن و لیستگوان وان 4 تیما لخواه بگره. صارت انشاءالله کوپا کرستانی ام که چیکن کوپا کرستانی ام که چیکن و صلاتا بیجی تیما ما روج آوا کت کانیفا صارت ام اشتراک من کانیفا داشت دلیزن و انشاءالله صارب ساله ام پیش کردن و ملته ما حمیل وداره ام اشتراک گرم دیگرن ام ویدان ام وقت پنج هندم کار دکن دوی کاری ده لجنه فنی ده ام لاعبینا تقدیم کن و جوار الاستریفان 4 یورو دلیزن ام منتخبه که چیکن تیمه که چیکن جبو تیمه اوروپی بل در و بلیزه بناوی کردستانی فريق کردستانی وقت بیت تمام بر تیما حسکی بو قهرمان و شامپیونا روژاوا که به انجام 3-0 به سر تیما افرینه سرکفتن به دستخواه خست. و فرق تنه چه حسکی استند چه کوبان استند چه قامشه چه عفرینه مثلا ام گش شکن ام گش کرمانجن ام هاتن ام دنگه خو بگینن روژاوا انه ام الفرن و ام پشوانه و می دائما ان شاء الله الپشوابن. کرد دخوازن در ریاوان شامپیونان ده جهان را بجن ام جی وک نتوا نکیمی نتویدن ین جهانه نه. هرچی قاس کو روش سقای دجوار بو بارانه که دجوار جی دباری لی شامپیونا روژاوای کردستان ل آلمانیا بردوام کرد او تیما حسکی سرکتن به دست آنی او دبیجن ام وی سرکتنه پیشکشی روژاوای کردستان دکن. حمید مصطفى دنگی امریکا هانوفر آلمانیا. بله سیروان گشتینا کۆتایی بەرنامەکەش و بە بەشی دڵخوازی تۆش کۆتایی بەرنامەکە و تایبەت ڕۆژاوا ئیتر باشترین بوو بۆ توانێ بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان و سپاس بۆ ئەوەی تا ئیستا لەگەڵمان بوون بە ناوی هەموو هاوکارانمەوە
هیوای تەندروستی و ئارامی و ڕۆژانی باشترتان بۆ دەخوازیین. بەلەگەلی بینەران حتا سبە ببینین دو خێر و خۆشیێدە مە هەژمارەکە راپۆرت و نوچەیەندن مێژبەوە ئامادە بکن سلااو و ڕێز.